سڵاتان لە بێتۆم کاتتان باش وا دەرمەم لایەک زۆر باش بن تەندروست باش بن دڵخۆشمە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمەن هاتمەوە خزمەتتان بۆ میوارش کۆمەڵی پرسیار مامادە کردووە و تا کۆتایی پرۆگرام بینەرم بن. لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم ئەگەر زانم دیارێک پێشکەش دەکەم. باش ساعێک فەرموو بیا ڕەبی ئەو جاگە نەخ زانیت دەبی شتێکم پێشکەش بکەیت. ئەگەر نەزانیت دەبی وەڵام گۆرە هەشت دیوار نانەمە بەستم گۆرانی بە چاوە ئەوی پرێ بە چاوە ئەیدا باش ساڵ ساغ بیتم یا ڕەبی. پرسیارەکەم دەڵێ ناوی عێراق ناوی عێراق واتە چ؟ عێراق ئاسانکاری نییە ئەو بەخۆی زۆر زۆر ئاسان یەک مانای هەیە. ئەو کوڕیتووە؟ بەڵێ کوڕەت جواوەرەکەنە من وەرە وەرزام ناوچیا ناوچیا بی خوێندیتی بەوەش ئێ لەو دەمەی نایەتە شتێکی ئاسانە وەڵای واتاقی ئاسانە. خوێندیتەوە لەو دەمەی نایەتە مێشکە پرسیارەکە لە بۆ بگۆڕم؟ بەڵێ پرسیارەکە لە بۆ بگۆڕم. یاریزان مارادۆنا چەند یاری ئەنجام داوە؟ یاری نێودەوڵەتیان لەگەر هەبەش لە تەمەنی خۆی چەند یاری ئەنجام داوە؟ زۆرە لازم لەو زۆری چە؟ 48 زۆرە؟ نازانمە لەگەر نادیەکان زۆری هەبوو لە زۆر نادیان بۆ لەگەڵ منتەقەبی بووە ئەزە بەخش بە کۆی گشتی 168 ئەزە با من ئاسانکاریە کردۆ بکەم لە 600 هەتا 700 لەو بینەی هەڵبژێرە لە خەڵ ژمارەکەم پێ بڵێ و ئاسانکاریم لە بۆ کرد 642 دواوەڵام نایگۆڕی دە باشە پێشەوەی بڵێم وەڵامەکەت ڕاستە غەڵەتە کاگەردەلان هیچم پێشکەش ناکەی بەسەرهاتێکی خۆش شتێکی خۆش ڕووی دابی لەگەر داچی منداران بەخوای بەسەراتی ئەمە کورد بەسەراتمان زۆرە وەڵا بەسەراتمانم زۆرە چم بە قورئان بەفکر نایە دە باشە دەست خۆش بیتە زۆر بەس بەداخە وەڵامەکە ڕاست نییە ئاسانکاریم لە بۆت کرد خۆش بیتدا نایبڕێتە بۆتان کاک بۆتان لەگەڵ ڕەمەزانێک کۆی لەخوای بەزار زۆر باشە الحەمدولله ڕەمەزانێکی خۆش ها خۆی بەزار زۆم ئێوارێت خواردیە والله ئێوارێ داوەتی ماڵی داکەم بوو ئەوە کۆ داوەتی ماری خەسوودنەوەی ماری داکرد ڕەمەزانی نەچوومە وێندەر لۆ والله ڕێگرەکەت وڵاهی لە زیاد خەسوودم گرەی دەکەم ناگلەی ناکە بەخۆی دەزانیت باشە مامج لێت تێک نەدەم نانە تێک ناچی لە ئیشاءڵڵا باش دەبێتن کاک بۆتان لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارت لێ دەکەم ئەگەر زانی دیارێک پێشکەش ئەگەر نەش زانی بێت شتەکەم پێشکەش بێت وڵی مشکلێ نێ بەسەر هاتم زۆر تاوانیە قورگیشم وە کابرا دەری نارم گۆرانیم لۆ بەزاخر لەو دەمەی شتە کردو نایە بابزانی زانانی مشکل دە باش با پرسیارەکە خۆم بکەم جارێ پرسیارەکەیم دەڵێ ناوی عێراق وشەی عێراق واتای چییە؟ عێراق؟ بەڵێ نازانی پرسیارەکە لە بۆ بگۆڕم میگۆڕی باشترە یاریزان مارادۆنا چەند یاری ئەنجام داوە تا یعنی لە تەمەنی خۆی چەند یاری ئەنجام داوە؟ لەگە وەرزش هەر زۆر خراپم ئەی هاوار هەیش ئەوە لۆ پرسیارێکی دیکەت لێ بکەم باش بزانین ئەویان تاقیکەینەوە دێڵە پرسیارێکی دیکەت لێ دەکەم پێغەمبەر ئیبراهیم چەند جار ناوی لە قورئاندا هاتووە؟ حەفدەجار ئەزەت دواوەڵامی بدە خوشتی خۆت حەفدە نایگۆڕی ئەدی هیچم پێشکەش دەکەیت؟ ئەمەدا ئاسانکاریم لۆت کرد پرسیارم لۆت گۆڕێ بەسەر هاتێکی خۆش لەگەر برادەرەکان ڕووی دابی وڵایی من لە جێشی بەیانیان داوام دەکەم کارمەندم فەرمانبەری حکومیمە بەڵێ بەڕێوەبەری شوێنەکەم نابینایە پێکەوە بووین لە ئەوەی دەڕۆیشتی لە جێشی برادەرێک خۆی لێدای ئەمش گوتم کۆرەی مدیرەکەشم قۆڵەشی هەرێدام بڵێ نابینای مەڵێ کۆرەی
زۆر پێداشکام و زۆر مەقبەری زۆر ناخۆش ئاگاد لێنە بۆ تشتێکی لەسەر زەین نەبووم کاویش خۆی گوتم خۆ کۆرەنی گوتی احترامە بڵێ نابینای ئەویشکەوە گوتە خۆشایەکەم کردەوە زۆر بەسە خۆم داشکامەوە ئەوەی زۆر هاشار دەبیتە ئینسانە خۆم کا لەسەر خۆمان هەرێوەڵ فکرم لەسەر وی نەبوو کە ئەوم لەگەڵ ڕاستی ئەگەر وەچی دیکە زۆر بە حەزەرم کە لەگەڵم دەبی بەزەو دەمەی ینی سەر زەین نەبووم بەڕاستی کە لەگەڵمە بەدرەی گەورە وەری بگرا وڵا ئەو بەدرەی گەورە وەریگرت مەمنونی مازی زۆر گەورە هەرێوەڵا هەرێوڵادی زۆر گەورەیە ئینشاءڵڵا هەر بێکەوە باش دەبن لەخوای بەزار گۆچی براینە ئینشاءڵڵا هەر ئەو هاش دەبنێت هەفتەش دوا وەڵام تا نایگۆڕی تەکید وڵای تاکیدی مە بەس دوا وەڵام گلەی نابی لە من کێم زۆر ئاسانکاری بۆت کرد وەنیا بەس بەداخە وەڵامەکە ڕاستنی زۆر زۆر سپاس بۆ بەشداری زۆر سپاسەمش خۆشحاڵم بەخێر بێسە نای بەڕێزە شاخەوان کاک شاخەوان کاوەری بزانم ناوت چییە؟ نەڤارە نڤار؟ ئەو نڤاریانی چ؟ نڤار یعنی نووار شوێنەکی تازەبی مەسەلەن نوێبی بەڵێ نوێ بیتن ئەتۆ ناو لێنیان داچێ وڵای ئەمن لێم نا بەس بە ڕەزامەندیویش بوو بە زیاتر ئەمن دەبی ئەویش ڕائی لەسەر هەبی بە تاکید هەرو کوڕە جوانتان هەیە؟ وڵای کوڕەش کەشمان هەیە دەیخوا لێتان نەستی ئینشاءڵڵا خوشکێکیشیان هەبی ئینشاءڵڵا وڵای ئەوجا قسمەتی خوای گەورەیە قسمەتی خوای گەورەیە وڵا لەگەڵ ڕەمەزانی کونا الحەمدولillah زۆر زۆر باشە خوای بزیاد زۆر زۆر خۆشە الحەمدولillah ئەرە وڵای فێن کردەوەکەی خۆشە ینی ماشەڵڵا جیاوازە لە هەموو ساڵەکانی ینی ئەرە وڵایی ئەرێ وڵا ئەوجا کاکە ئەم لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێکە لێ دەکەمە گەرزارم دیارێکت پێشکەش دەکەم ئینشاڵڵا دەیزانی بەس ئەگەر نەشزانی بێت شتاکم پێشکەشکەی والله ئەمە نازانم چم لە بۆ دیان نابەزانی ئینشاڵڵا با پرسیارەکەم دەڵێ ناوی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەروی چەند جار لە قورئاندا هاتووە؟ ئاسان کاری تێدان هێوانە ئەتو ژمارەکە بڵێ ئەم ئاسان کاری لە بۆ دەکەم ژمارەکی بڵێ زۆر جارش خوێندیتمەوە بەس ئاسان کاری لە بۆ دەکەم 5,000 6,000 نا زۆر زیاتر ئاسان کاری لە بۆ دەکەم ژمارەکی دیکە بڵێ مەسەلەن لە بینی 50 هەتا 70 64 زۆر نزیکت کردەوە ئەوجا با نتومە عەمەلەت بکەین بەسەر هاتەی خۆشم لە بۆ باس بکە سێ اختیارت دەدەمێ لەو سێ اختیارش زۆر ئاسان کارت لە بۆ دەکەم بەسەر هاتی خۆش وڵی چ دەکەی بە چێوە خەریکێ وڵا مامۆستامە مامۆستای چی؟ مامۆستای زمانی چما؟ عەرەبیمە مامۆستای عەرەبی سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا لەگەڵ تەڵەبەکانت بەسەر هاتێک شتە گڕووی دیابیتن تەڵەبەکان زیرەکەن تەڵەبەکان ئەرێ وڵا باشن و مام ناوەندن و ئەرە وڵا هەموو نەوەچ تێدایە ئەوە شتێکی خۆشتان لە بۆ باسکەم جارێکی تەڵەبەکمان هەبوو زۆر مشاغب بوو مدیرەکەشمان هەندێک بەتەمەن بوو زۆر عەسەبی ئەوانە بوو ڕۆژێک بانجی ئیدارەی کرد وڵا تەڵەبەکە هەندێک بێعاری ئەوانی کرد وڵا زۆر خۆی لێ تووڕە کرد تەڵەبەکەش یعنی مدیرەکە ما قسەی کرد ئەم لەگە مامۆستایشکە پێکەنینمان هات یعنی قسەکەی هەندێک ئەوە بوو تەڵەبەکەش تەماشای مێکرد ئەویش پێکەنی وڵا ڕاست ئەو خەمیسەیگەر هەڕەم قۆچبەکانی لێ کردەوە ئەوەندە بە تۆڕی ئازۆر تووڕە گوتی لەو بم پێ دەکەنی تەڵەبەکەش بەمە پێکەنی یعنی بابا بەرێ وڵا بەس ئیشەکە ئەوە بوو مدیرەکەمان بەداخەوە ئێستا وەفاتیشی کرد بەس عەسەبی و زۆر دڵسۆز و زۆر باش بوو بەس یعنی ئەو حاڵەتەی دیت فەقیرەی نەسیحەتی دەکرد قسەی باشی لەوە دەکرد ئەویش پێ دەکەنی یەک لە قسەکانی هەندە کۆمیدی بە ئەمەش پێکەنیمان هە لەگەر مامۆستاچێت ئەویش تەماشای مەکرد پێکەنی بەلێدانتاندا ئەرێ وڵا بەلێدانواندا دێ قەیناکە تەڵەبە دەبی لێدانیش بخواوە دەنە فێر نابیتن بە تەئەکید بێ ئەرە وڵا باشە بە ئاسان کاری لە بۆ بکەم 67 68 69 بزانە تەڵەبەی قورب بەسەر چەند گوناحنۆکی پرسیاریان لۆ دێ نازانی هەڵبژاردنە 68 بێ 68 جوا وەڵام
69 69 نایگۆڕی خۆ نارێ 67 معنا 69 تەواو تەواو 62 وەڵامە دەست خۆش بیتن وەڵامەکە زۆر ڕاستە پیرۆز بیتن بێحالی 50000 سڵاوتان لێ بێت خۆنا باشن ئەحواڵتان کۆی باشی ناوچیە لەوەند دوان برانە بافين پاڤین ليا لیا لێنیا ئەوە گوتی یەکن خزمن خوشکن برانە ئەتو کچی وەی شمانيكا يعني داشتان خوشکە دەیخوا لێکتانەکە ئیشاڵە دەبابێمە بینین بۆ وەرە بالێکتان کەمە گۆش وەرنەولیاوەنەوە بۆلی چەندی پێنج منيش بنت تۆش پێنج والله ئەتوش پێنجی دەرێت بزمکەنەوە لۆ پێکەوە لەدایک بوونە ها يعني مانجا كمان تجاوز موای دەکەتان جیاوازە أما جيسار مانجی چار لەدایک پۆلی چەندی پۆلی ئەچ پۆلیەکی أم بوليسيان ئەچ پۆلیەت گەورەتی عافیا چ خۆشم پێشکەش ناکەن سين گۆرانێکی خۆشمە بۆ بڵێن نازانی دێڵە پێکۆلۆم برندێک حيرقي هر مع قومي كل زمان ناشين داني توبي زمان ناشين داني توبي زمان كازنا ذكر مردوا كازنا ذكر مردوا كور زندوا قد نعنوي الله كمان زندوا قد نعنوي الله كمان ئەی دەستان خۆش بیتن ئێڵە تەپرەچە قەینە یەکی سەلەکتانە دەستیەتتان کرێت بانزتان لە جێژنەی کڕیا والله همي وجهي وەچیە دوای بینێتە شەڕکەن داکتان دوای تووشی مشکلی دەبێت ئەو داکتانە ذاك يويا داچی تۆ دە باشە ئەم بۆ سم پێشکەش دەکەن ئەوانە ئەی ڕەقیبیان لە بۆم گۆن سراتك يبلي یەڵڵا بەسەراتەکەم جاري كان استعمال ببداك ما الموضع في الماينوه أو تون أو خيار وسماك وخمان تاكين بيبر ماني نابو بون مان كرد لتمان أم هرتانا ئەوی سوتاتی بۆنیا کو یعنی فەرقی بیبەر و خیارت نەکرد سماك وبيبر ماق و بیبەر ئەم زانی دەری بیبەرێکی جە درێژەکان شوكش وسمان بتم خير سير فيلم معك جا فيلم كبتم خير والله دز ما فكرين كرد آخر عوارك مع سكرة گوتیانێ لە برون مێشکتان بردین ها زۆر بێحاریتان کردێ پێکەوە ماڵی داپیرتان بێزار ناکەن و چەمتان پێکەوە دەستنەوە چێ بەخوای دەزانم چ بکە داپیرانی ناڵێتن سەرجی خۆیتی و خۆشتانی دەوێ و ستان هەیە لە بۆ داپیرتان والله زۆر خۆشمان دەوێت زۆر خۆشتان دەوێ خواریمانی بهێڵی ئەی بۆ خۆشبان بووم ئەدت پێ دەڵێ زۆر سپاس دەکەم زۆر خۆشم دەوێت ئەی بۆ خۆشبان بوو ئینشاڵڵا خوا هەر لۆتانی بێڵێ ئەجا من پرسیارێکی ئاسانتان لێ دەکەم ئەگەر زانیتان وەرنە لای من ئەنگۆشت ئەوە هەیدیەکتان پێشکەش دەکەم ئەنگۆشت خۆتان پێشکەشە من کرد باشە پرسیارێکی ئاسانتان لێ دەکەم نوێش چەند فازە دڵنیای نوێش چەند فازە تەکیدن نایگۆڕن نێژی دەکەن ئەنگۆ ئەی لەشتان ساغ بێت ئیشاڵڵا تەکید نێژی دەکەن لێ دەیزانن وەنیا دەستان خۆش بیتن وەڵامەکە زۆر ڕاستە قسەی زۆر خۆشتان لە بۆم کرد ئەوە 50000 بەس دەبی یەکی 10000تان بیتن باشە تەوە بابی دەمە دەستی توش یاڵە پیرۆزتان بیتن شتی باش پێ بکەم لە خۆتان دەستان خۆش بیتن ئاوان خان بەچیەوە خەریکی والله يجني مالي دەیدەش ساغ بێت ئیشاڵڵا زانم کوڕ جوان ناوچیە ناوچیە لأمان دي ئەمان کەمەنی چەندە صديق صينات کەمەنی چەندە 2 صالة 2 ساڵی خوالیتان نستینی ئیشاڵی پشەوەش کڕنگویە دەباویش بێتەکنەوە هذاك شرمنا تا باشە ئاوان خان بەچیەوە گوتم بەچیەوە خەری کرد بەس ئەگەر ڕەمەزانێک هونا الحمد لله ڕەمەزانێکی خۆش و جیاواز و کۆ بەچیەوە خەریکێ بەڵێ ئەی لەش ساغ بێت ئیشاڵڵا لەگەر ڕەمەزانێک هونا الحمد لله زۆر باش ڕەمەزانێکی خۆش و جیاواز و پێن کۆ ئەگەر بێنە ڕوتان لە لای کامیراکەی بکەن مەمنونتان دەبە لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتان پرسیارتان لێ دەکەم ئەگەر زانیتان من دیاریتان پێشکەش دەکەم
ئەگەر نیشتان زانی بێن گۆشتاکم دەچکەشکە والله لەلایەنی مە چاوەڕێ مەکە تەکێ چاوەڕێ نەکە ئەڵە با پرسیاری خۆم بکەم ئیشاڵە بیزانن یاریزان مارادۆنا چەند یاری ئەنجام داوە لە وەرزش خراپم نازانی ژمارەی بڵێن ئاسانکاریتان لە بۆ دەکەم اختیارمان بدێ اختیار بدەمێت ئەزشتە چ خۆش پێشکەش دەکەێت نا هەر بە شێوکی گشت چەند یاری ئەنجام داوە بەتاکی دەگەێت لە بەخۆی بزانیتن نا منیش دەزانم وڵە دەزانێت لەکندا ناوەڵام لە وەرزش خراپم زۆر لە وەرزش خراپ پرسیارەکەتان لە بۆ بگۆڕم بکە معلومات عاماشتە یەڵە عێراق واتە چی وشەی عێراق واتای چی ئەمجە جێشم لێ بۆ بەس ئێستا لەو دەمە لۆم نایە زۆر یعنی ئەو شتانە متابعە دەکەم نازانم لۆم نایە وەڵا ئێستا لەو دەمە جێم لێ بۆ بەتەئکید بچینەوە سەر مارادۆنای و ئاسانکاریتان لە بۆ بکەم یەڵە بازانین کودێ خۆمان وەختی خۆڵە دە باشە ئاسانکاریەکە دەڵێ 691 692 693 بە اختیار ناوەندی بیدی دووە چەند دوو 692 692 ئەمریشە لەسەر قسەی هاوڕانە ئەوە وچی دیکەش 100% لەسەر قسەوی هاوڕای تاکید وشی دیست لەسەر قسەی تو هاوڕایە ئەرێ وەڵا ڕێیمان یەکە زۆر لە زۆر دەی ئیشاڵڵە هەر ئەوها دەبن خواردنی خۆش لە بۆ دروست دەکەی ئەرێ وەڵا ئەوەی حەزی لێبی حەزی لە خواردنە چیە و زوو لە بۆی زۆر دەکەیت حەزی لە چبی وەقا پیتزای زۆر حەز لێیە وڵی بەعام خواردنی دەخوا ئەدی دۆڵمە و کفتەوە بەخوا دۆڵ من نازۆر لەگە دۆڵمی برادر نییە ئەوڵای ئەو پیاولۆ بە شێوەیەکی گشتی کەم حەزیانە دۆڵمە بێر حەز دەکەم لێ مۆمارەی خوا بەڕاستی وڵای دەنە دۆڵمە زۆر خۆشە وەنیەت خوا برنجی کوردیەوە ئەرێ وەڵڵا ئەدە پەراسوشی لە بمێ دێنە شەیمە دەیڕازێنتەوە وڵای زۆر خۆشە با نەخۆن لۆخانە خواردنەی ئەمە دەکەین لۆخانە وڵڵا مەمنونین زۆر مەمنونین دوو لە فەی بخۆ لە خۆدانە تخوا لە فەی لێگەڕێ دەستتان خۆش بیتن وەڵامەکە زۆر زۆر ڕاستە پیرۆز بی خاتون جام بیا خاوەنی 50000 پیرۆز بێ سپاس بۆ بەشداریتان نای بەڕێزە شەیما خۆ بەڕاستی ناو شەیمەیە وەڵاهی ئەمیش ناو شەیمەیە زۆر خۆشحاڵم سوفەی سپاس خۆشحاڵم شەیما خانمەتی و خەریکی مامۆستامە ماوەستایکی مامۆستای زمانی ئینگلیزی دەی لە ساڵ ئینشاءالله ئەوجا ئەمن بینم زۆر 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 خراپە لەگەر ئینگلیزی ئەوە لۆ وەرە کورسەکە لێ دەکەم بەڕاستی وەڵاهی باشە وەڵاهی زۆر باشە زۆر سپاس دەرسی دەڵێەوە نییە جان بەڵێ باشە ئەدی لەکە ڕەمەزانی والله الحمدلله کەمە کورسە خوا یارمەتیماندا ئینشاءالله ئەرێ وەڵا بە زمانی بۆ ڕۆژی دەستی مەکتەبی ئەتوانیا دەستی دەڵێ لێ ناخۆشە کەم ناخۆش نیە الحمدلله فێنی کە بەس کەمە یعنی ماندی دەبین گەر و ماهوشک دەبی دەی ئینشاءالله خوا لە بۆمان ئاسان بکاتن دەستمەکەن هەرێکەکی دەڵێ ڕەمەزانێکی خۆشە فێن کە جیاوازە بەس ئەوەی لە بەس دەرێبی ئەوەی لە دەرێ بیت ئەکید زەحمەتە و چۆی دێن لە خۆتانی ڕوانە لە ماڵە کاری دایکەوە ئەکید وایە لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارەکە لێ دەکەم ئەگەر زانی و من دیارێک پێشکەش دەکەم ئینشاءالله دەیزانی پرسیارەکەم دەڵێن باشترین خۆراک کە لە قورئاندا هاتبێت چییە؟ باشترین خۆراک کە نای لە قورئاندا هاتبێت شیر نییە عادەتەن شیر هیچ ئەوەی ئاسانکاری لەگەڵ نییە وەڵڵاهی بەخۆی زۆر زۆر ئاسانە هی فکرم لە شیری داڕوان چکە عادەتەن هەها لە منداڵیش خی گەورە دەبوو بیگۆڕە بە ئاسانکاری لە بۆ خۆم بیگۆڕە چی دیکە؟ ئەدە زۆر جار لەگەڵ شیرەکەش ناوی بێ خورما شیر و چە شیر و هەنجووی نازان وڵای فکرم لە زۆر شتی دەبوو ئەدە دووەڵام بدەیان ئەگەر پێش خۆشە پرسیارەکە لە بۆ دەگۆڕم بگۆڕە لە باش پرسیارەکە لە بۆ دەگۆڕم دەڵێ پێغەمبەر نۆح چەند جار ناوی لە قورئاندا هاتووە هیچ ئاسانکارێک لەگەڵ نییە پرسیارم لە بۆ دەگۆڕێ واللهی هەندێک بیر بکەوە سیویەک بینی چل هەتا 50 45 نایگۆڕی والله بخۆم دڵنیانی مەگەر یارمەتم دێ دێگۆڕم یڵا ئەو جارش یارمەتی دەدەم و بیگۆڕە دوا وەڵامم بدێ ئاسانکاریم لە بۆ بکەن
تلو تلوحات از خدانا نشینە تا ئاخیری لا تلي هتا منزل دەژمێرم کامل نابێ لە تلو پێنجی نزیکت کردەوە تلو شش تلو شەش دوا وەڵام بەڵێ نایگۆڕی تأكيد والله حزم دك تأكيد بس بس تأكيد نية لا والله والله أجل دوا والله ما بدي بلي أو دوا والله ما بيني تلو تارو تلو شش ما دام قلت له تلو بينتي نزيك تخصوا يك شمارم بلو أصلاً كان نبض كربوت لا تسلي هتا بنزة تلو تار دوا والله ما بلي باشە مامۆستا هیچم پێشکەش ناکەیت بەسەرهاتێکی خۆش لەگەڵ تەڵەبەکان ڕاست بیبا ئەکتو بەسەرهاتێکی خۆشم پێشکەش بکە شتێک ڕوویداوی لەگەڵ تەڵەبەکانت لە کاتی امتحانات بەخوای ناوەڵام شتێکی وهانە تەڵەبەکانت زۆر لە ئەوە نینە زۆر لە ئینگلیزی زایت نینە ناوەڵام تەڵەبەی باش زۆر زیرەکەن بەڵێ بەری ئەتو لە خۆتۆ تەماشای خەرچکە مەکە وانە دەستت خۆش بیتن چار دوا وەڵامتە بەڵێ زۆر تەکیدم لەسەری کردەوە بەس بەداخەوە چار ڕاست نییە زۆر زۆر سپاس بۆ بەشداری زۆر زۆر خۆشحاڵ بووم شەیمان خات زۆر سپاس عزیزان هاتمان کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم و خواتان نەگەڵ